كاتێک ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم بە فەرمانی خوای گەورە لە خەویدا پێیان وت کوڕەکەت ئیسماعیلی کوڕت سەلامی خوای لەسەر بێ سەر بڕە، بەڕاستی موسیبەتێ گەورەیە، یەک مناڵێکت هەبێ، تەنها یەک کوڕت هەبێ، پیر و بە تەمەن و ئەختیار بی، خوای گەورەش فەرمانت پێ بکە کوڕەکەت بە دەستی خۆت سەر بڕە. موسیبەتێ زۆر گەورەیە، مصیبەتە، بەڵام ئەگەر کەسێ سەری بڕێ لەوانەیە مصیبەتەکە سوکتر بێ لەوەی کە خۆت بە دەستی خۆت جگەرگۆشەی خۆت سەر بڕی. کاتێک کە خوای گەورە ئەم فەرمانەی کرد بە ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خەودا کە خەوی پێغەمبەران و وحیە سەلامی خوایان لەسەر بێ، بەڵێ چەقۆی تیش کرد، چەقۆی حازر کرد بۆ سەربڕینی جگەرگۆشەکەی خۆی، سەلامی خوایان لەسەر بێت. بەڵام نە پێغەمبەر ئیبراهیم صلی الله عليه وسلم نە ئیسماعیل صلی الله عليه وسلم هیچ کەسێک لەمان بە دڵیدا نەدەهات ئەوەیان نەدەزانی کە خوای پەروەردگار تاقییان دەکاتەوە، ئەوە هیچ بەڵام ئیشەکە سەر ناگرێت. بە دڵی ئیبراهیم پێغەمبەردا نەهات صلی الله عليه وسلم کە کوڕەکەی بۆ دەگەڕێتەوە، بە دڵیدا نەهات کە خوای گەورە بەرانێک دەهێنێت لە جیاتی ئیسماعیل سەری بڕێ، سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت. بۆیە ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم بە دڵیدا نەهات کە خوای گەورە دڵخۆشی دەکات بۆی کە بەرانێکی بۆ دەهێنێرێ. بۆیە هەموو کاتێک لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا متمانەی تەواوت بە خوای گەورە هەبێت. ئیبراهیم صلی الله عليه وسلم چەقۆی تیش کردووە دەینێ لە ملی کوڕەکەی، کوڕە چاکەکەیشی ئیسماعیل سەلامی خوای لەسەر بێت، دەفەرمێ یا ئەبەتی افعل ما تؤمر ستجدوني إن شاء الله من الصابرين. باوەگیان یا ئەبەتی، باوەگیان ڕەحمم پێ مەکە، چەقۆ بهێنە بە ملمدا، چونکە فەرمانی خوایە. ئینسان ئیماندارە بێ ئاوا بێ بخوا، باوەگیان ڕەحمم پێ مەکە، ئینشاءڵڵا من دەبینی لە ژێر چەقۆدا خۆڕاگر دەبم، چونکە فەرمانی خوایە. بەردەوام متمانە بەخوا هەبێ، لە هەموو ناخۆشی و ناڕەحەتیەکە متمانەت هەبێ کە خوا ڕزگارت دەکات و دڵخۆشت دەکات. هەروەکو چۆن ئەم دوو پێغەمبەرە خۆشەویستەی سەلامی خوای لەسەر بێت دڵخۆش کرد، هەموو کات متمانەت بەخوای گەورە هەبێت، بێ ئومێد مە بە هیچ کاتێک لە ژیانتدا.